ئێمە ئەمڕۆ وەکو ژمارەیەک چالاکوان و ڕۆژنامەنووس و هاوڵاتی سێ سادق هەستاین بە ئامادە سازکردنی مەڕاسیمێکی شایستە بە گوڵ لە مامۆستا عەتا ئەحمەد خەیاتی خۆشەویست کە ماوەی 15 ڕۆژ بوو مانی لە خواردن و خواردنەوە گرتبوو. مامۆستا عەتا لە پێناو بەرژەوەندی گشتی، لە پێناو خەڵکی کوردستان، لە پێناو موچەخۆران مانی لە خواردن گرتبوو، مانی لەو دنکە بە دنکەی نانان کردبوو کە ویستی بچێتە نێوە گەدەیەوە. بەڕاستی ئەمە هەڵوێستێکی تەواو جیاوازە، هەڵوێستێکە کە ئەتوانین بڵێن لە ساڵی 1990 و تاوەکو ئێستا دووبارە نەبووەتەوە و سێ سادق شارێکی قوربانی دەرە، شارێکی شۆڕژگێرە، خەباتی مەدەنی زۆری کردووە. مامۆستا عەتاش ئێمە وەکو نوێنەری سێ سایق بەڕاستی بینیمانە لە خێمەیمان گرتووان. بەم کارەی سەری ئەم شاری بەرز کردوێتەوە، شکۆی ئەم شارەی زیاتر بەرز کردوێتەوە. سێ سادق شارێکە لەو شارانەی کە هەمیشە لەژێر ڕژێمی بەعس و ئێستاش لەژێر دەسەڵاتی کوردی کە 33 ساڵە زیاترە ئەچەوسێتەوە. ئێمە چەساوی دەستی هەم حکوومەتی بەعس و هەمیش دەسەڵاتی کوردی ئێستاین. مامۆستاش ڕنگدانەوەی ئەو قوربانیدانەیە. بۆیە ئێمە زۆر سپاسی مامۆستا عەتا و هاوڕێیانی ئەەکەین و ئێمەش ئەمڕۆ لە مەڕاسیمێکی بچووکە کە چەند شایستەیە مامۆستا بەڕێسە نییە، شایستەیەوە نییە کە 15 ڕۆژە ئەومانی لە خواردن و خواردنەوە گرتووە، ئێمە ئەمڕۆ بۆمان کردووە. وەسپاسی ئەەکەین، وەسپاسی هەموو هاوشایانیشکەین بۆ ئامادەبوونیان لە مەڕاسی.